گرنگی بەها و تێگەیشتن لە بەها جیاوازەکانی مرۆڤ بە تایبەتی باس لە پێکەوە ژیان دەکەین تر پێکەوە ژیانی ئاینی بێت پێکەوە ژیان لە نێوان مرۆڤ جۆرەکان پەسەندکردنی بیرڕا جیاوازەکان هەموومانە چۆنن و ئێمە مرۆڤایەتی چۆن لەم بەهانە تێدەگەین چۆن لەگەڵ بەها جیاوازەکان هەڵدەکەین چۆن لەگەڵ جیاوازەکانە هەڵدەکەین هەموومانە وەڵام بدەینەوە ئەمڕۆ مامۆستا فرانسیس داود کە بەڕێزان هەموو هونەرمەند نیشەکن لە کەساتی دیارەکان وەڵامی ئەم بابەتەمان بۆ ئەداتەوە مامۆستا فرانسیس زۆر بەخێر بێ خۆشحاڵت کرد مامۆستا بەیانی باش بەخێر بێ سەر چاوەمان بەخێر هاتیت مامۆستا فرانسیس لەوە دەست پێکی مرۆڤ چۆن لە بەها جیاوازەکان تێبگات چۆن لە بیرڕا جیاوازەکان تێبگات یعنی بەها جیاوازەکان چۆن تۆ بۆ خۆت ئەو بەهایەق بە قیمەتە باشە ئەبێ واش بزانی بۆ خەڵکی کەش هەر بە قیمەتە ئیتر لەو ڕوانگەوە تۆ ئیترە توانی ینی تۆ چیت لالا محتەرم و بەڕێزە ئەویش ئاینە شتە ئەین تۆ نابێ شتێ فەرزکەی بەسەر یەکێکە بڵێ ئەمەی من وایە وایە ئەوی تۆ وایە هەمومان درێک بەو جیاوازیانە ئەکەین نە مشکلەکە ئێمە لەوایە ینی هەرێکە خۆمان بەڕاز دەزانین یعنی ئێمە ڕێز لە ڕای یەکتری ناگرین ینی لە هەموو شوێنەکە لە حیزبایەتیە لە دیانە لە کۆمەڵگا هەموو هەرێکە جیاوازە لە فکرە لە هەموو شتێکە توەگەر ڕێز لەو ئەفکارانە بگری ئەفکاری جیاواز ڕێز لە ئاینەکانیان بگری ئاوازی دیانەتی جیاواز باشە ئیتر ئەم مەشاکل نامێنێ ینی ئێمە ئەم کوردستانی ئێمە ئەوەی باشەکە هەموو ئەدیانەکانی تایە ئەدیانەکانی تیا و وەختی خۆشی تر کەوا ژیاون وەکو یەک ژیاون ینی ئەم جیاوازەوە وەختی خۆی نەبووە ئێسام جیاوازە تازە دروزە بێت ساڵە مەسا بێ وابێەوە وەختی خۆی هەروە بووە هەروە بوو یانی ئێمە هەر لە مناڵیەوە من هەست دەکەم بە ئەو ڕەفیقانم ئەو برادرانم کە هەم بووە هیچ فەرقێکمان نەبوو لەگەڵ یەکتریان یعنی قەت ڕۆژە باسی دیانەتمان نەکردووە باسی ئاینمان نەکردووە وەکو ئینسان تەعاملمان لەگەڵ یەکتا کردووە لەبەرەوە ئاینەکە بۆ خۆتە ئەوە لە ماڵەوە لە کەنیسە لە مسکەوت لە هەر شوێنەگەیەکەی ئەوە بۆ خۆتە ئەوە مەسئولەتی خۆتە بەڵام تۆ بڵێ من ئەمەی من وایە وایە ئەوەی تۆ وایە ئەمە ئاژاوە نێتەوە ئەمە دژمنایەتیە نێتەوە ئەمە ڕەوایی دوو زەبێت لە مجتەمەعە ئیتر وەختە گەزانی مەسەلە مجتەمەعە نیوەی ئەڕوا تااقەتی مەشاکلی نییە تااقەتی ئەمەی نییە ئەوەی کە هەشە تااقەتی مجادلە و مناقەشەی نییە چونکە دین نابێ مناقەشەی تیا بکەیت دین ئەبێ هەرێکە بە ئارەزوی خۆی ئەوەی کە هەڵی بژاردووە تەواوی تر پەیوەندیشی ڕۆحی خۆتە لەگەڵ خوای خۆتە ئیتر من نابێ فەرزیکەم بەسەرتە تۆ بێ ئەمە بکەی ئێمە بکەین نە ئەمە تعدا لەسەر ڕێی خەڵک لەسەر ڕێی جیاواز زۆر باشە کاتە مامۆستا کوردستان تا چەند بۆ تەلانکێک بۆ جێکردنەوەی ئاینە جیاوازەکان نەتەوە جیاوازەکان لەگەڵ ئەمە شاتا چەند بۆ نمونە هاوڵاتیان لەناو کوردستانە لە کاتێکا کابینن هاوڕێ مەسیحیەکان یاخود لە هەر نەتەوەیەکی تر بێ ئەگەر بۆنەیەکی هەبێ ئەگەر جەژنێکی هەبێ بۆ منە پیرۆزبایی لە یەکتر بکەن بۆ منە ڕوحەتی پێکەوە ژیان هەبێ لە کوردستانە ئەمانە تا چەند هەیە لێرە بەڕای تۆ وڵات تا حدێکی باش هەیە لێرە ینی ئەم شتە جارێ بە تەواوەتی تێک نەچووە بەڵام ئەو ڕێی جیاوازە کە هەیە احترامی ئەگرێ ئەمە هەر هەبووە لە کوردستانە هەر هەبووە بە تایبەتی لە سلێمانی لە سلێمانی هەسمان بە هیچ شتێ نەکردووە ئێستا هیوا هەیە مەسەلە ئەڵێ من شانازی پێوەکەم کە برادێکم هەیە مەسیحیە ئەوەڵە کە برادێکم هەیە ئیسلامە کە برادێکم هەیە جوولەکەیە کە برادێکم هەیە زەردەشتیە یعنی ئەمانە بە دیانەت ئەمانە تەقیم ناکرێ بە ڕێی و بە فکر و بە تەعامل بە معاملەی خەڵکە ئەیکەی تۆ چەند باشی لەگەڵ خەڵکە ئەوەنە شخصیەتە هەیە ئەوەنە قیمەتە هەیە لە مجتەمەعەکە بەڵام تۆ بڵێ تعەدا لەم بکەی لەو بکەی مامۆسایانیش بی هەر ڕقیان لێ دەبێت لەبەرەوە بەڕێی من ئەم ڕێزگرتنە لە ئاینە لە کوردستانە هەر هەبوو
هەر ئەژمێنێت. مامۆستا فرانسیس تا چەند ئەمە تێڕوانینی وڵاتانی تر لەسەر ئێمە تێڕوانینێکی دروست دەکات، یعنی تێڕوانینێکی ئەرێنی لەسەر هەرێمی کوردستان دروستەکە سیرێکی لە کوردستانە ئەم هەموو پێکەوە ژیانی ئاینیە هەیە، ئەم هەموو نمونە جوانە هەیە کە تۆ باسیەکەی بۆ ماڵ هەیە دراوسێ ماڵەکەی یان دیوارەکەی ئەم ماڵە کریسیانە ئەمەتر مسلمانە ئەوەی تر چوزانم ئاشوریە کلدانی تا دوایی بەپێی نەتەوە جیاوازەکانیش. ئەم تێڕوانینە بۆ کوردستان چەند گرنگە ئێمە پیشانی دەرەوەی وڵاوی من لێم بیسون لە بڵێن لە ئەوانەی کە غێری کوردستانین ینی زۆر بە شتێکی باشی زانن باڵێ ئەمە یەک وڵاتە لە هەموو عالم تاکەکەوە ڕێز لە ئەدیانەکان بگرێت، ڕێز لە ئاینەکان بگرێت. چونکە ئێمە لێرە یەزیدیمان هەیە، مەسیحیمان هەیە، ئیسلامان هەیە، زەردەشتیمان هەیە، کاکەیمان هەیە، ئەمانە هەمووی بەیەکی شەوەژین معنایەوە هیچ فەرقێک نییە لە ئاینەکانە. ئاینەکان یەک شتە تۆ بۆ خۆت و لەگەڵ خۆی خۆتە، بەڵام تەعامل مهمە. تەعامل تۆ ئیسلام بێ بڵێ ئەم کوڕە ئیسلام و تەعاملی زۆر باشە لەگەڵ خەڵکە، ئەمە مەسیحیە و زۆر باشە لەگەڵ خەڵکە، ئەمە یەزیدیە زۆر ئەمە خەڵکەکە شخصیت بە خەڵکە کاگەیانێ، نەک تۆ بە شیر و بە تیر و بە تەمانچە و بەیدوانە ئەمانە چارەسەری ناکە. باشە مامۆستا فرانسیس لە سەرەتای قسەکان تاوتت بەداخەوە خەریکە ئەم بابەتە ئێستا دروست بووە، خەریکە دروستە بێت جاران نەبووە لەکوێ وتت ئێستا خەریکە ئەم جیاکاری دروستە بێ ئەم هۆکاری دروستبوونە چییە بۆچی ئەگەڕێتەوە؟ وڵای زانی چی خۆی خەزیە نازم بڵێم چی ینی شتەکە ینی ئارەزووی چەند شخصێکە بیگوەڕێ هەنی یا ئەوەتە زاڵێ بەسەر هەموو شتەکانە یا ئەوەتە قسەی خۆی بڕوە ئەمانە سەر ناگرێت تا فترەیەک و دوایی تر کزە بێتەوە نامێ. باشە تۆ توانی چەند نمونەیەکی جوانی سەردەمی خۆ سەردەمی مناڵیت سەردەمی کەتیایە ژیاوی باست کرد چەند نمونەیەکی جوان باس بکەیت لە کاتی خۆی کە پێما بە جوولەکانیشکە لە مەسیحی هەر تا ئێساش هەر هەیە موسڵمان تایەژید کاکەیی یەزیدی هەمووی تایەژی یعنی ئەو کاتە چۆن بوو ئەو کاتە پەیوەندیەکان چۆن بوو؟ وڵی بەڕێی من ئەو کاتە باشتر بوو ئەو کاتە ئیتر کە هاتیینە دەرەوە یاریمانە کرد دوشمانە کرد کەس نەیەزانی ئەمە مەسیحەیە ئەمە ئیسلامە ئەمە ئێزیدی ئەمە یعنی ئیتر کارۆشی نۆماڵەوە لە هەشت ماڵێکە هینمان بکەوتاچین لێ نانمانە خوارد و عادات و تەقالیدی هەمووشمان وەکو یەکە ئێستا بەیانیان مەسەلە جەژن چێژ لێ ئێمەش چێژ لێنێ ئێمە تێ ئەوانی چێژ لێنێ ئێمە چینە ماڵی ئەوانی ژیانە ماڵی ئێمە ئێستا ئەو هینە ماوە ئەو تا حەدا ئەو زیارەت وشتانە ماوەکەوە ئیسلام و مەسیحی بە تایبەتی لە مەسەل لە منطقەی شەقڵاوەیە لە منطقەی کۆیە ئەمانە یعنی وازانی جلی کوردیشیان لەبەرە عینە جلی ئەوان نازانی کامیان ئیسلامە کامیان مەسیحی لەبەرەوە کۆن بەڕێی من یعنی ڕێی منەوە ڕێی من ئەڵێ کۆن باشتر بوو یعنی فەرق ناکرا. باشە ئێستا ئێمە چی بکەین مامۆستا بۆ ئەوەی کە هەنگاو بنین بۆ باشترکردنی ئەم بارودۆخەی ئێستا بۆ نمونە بۆ ئەوەی کە پەیوەندیەکان باشتر بکرێت وەکو تۆ چۆن خۆت باسی لێوە کردتر لە ڕابردووە جوانتر بۆ پەیوەندیەکان باشتر بووە ئێستا پێویستمان بچێ بۆ ئەوەی کە تاکەکانی ئێمە هۆشیار بینەوە سەبارەت بم بێ و ئینسان وعی هەبێ وعی دینی هەبێ بە تایبەتی کە دین هیچ فەرقێکی نییە لە بینی دیانەکانە هەمووی بڵێن سەماوین بڵێن سەماخۆ ئەبازی دیان هەیە سەماویش نییە بەڵام شیواکە ئیسلام و مەسیحیش نایکە ینیەوە نە پاکەوە نەهێنە درۆ ناکە دزی ناکە ئەیتر دیانە چی لەوە هەرەوەی نیاوێ لەوە بەڵام وعیەکە هەبێت کە وعیشی باش ینی وعیشی کۆنکرێتیکەوە لە هەموو ناخی هەموو کەسێکە ئەوە بچەسپێکەوە دین عیلاقەی نییە بە شتی ترەوە دین بۆ خۆتە و لەگەڵ خۆی خۆتە بەس یەکێکڵێەوە مە بکەوە بکەوە ئەمە عیلاقی بە خۆتەوە یەکەم یانایکەمەوە عیلاقی بە خۆمەوە بەڵام تۆ
نیشتیمانێک ئەبێن هەوڵ بۆ نیشتیمانەکە جارێ پێش ئەوەی کە تۆ باسی دین بکەیت دەبێت هەوڵ بۆ نیشتیمانە چۆن سەرکەوێت چۆن پێشکەوێت ئەمە مهمە تۆ تعامل لەگەڵ ڕەفیقەکانتە چۆن بکەی بۆ ئەو شتە پێش خەیت ڕاست مامەسا پێت وایە ئەرکی چێیە ئەرکی چێ ئەرکی پەروەردەیە هەرچی هەموو کەسێکە یان بە دەرەجە یەک بە پلە یەک ئەرکی چێیە کە تێگەیشتنی پێکەوە ژیانی ئاینی بچەسپێنێت لە منداڵیەوە تاگەوەرە بوونیان وڵا پەروەردە تەسیری زۆرە ئێمە هەمومان تەلەبە بووین و هەموو قسمی زۆری خەڵکی شەر تەلەبە بووە لەبەرەوە ئەو وعەیەکەوە لە تەربیە وەرێگرێ زۆر تەسیری هەیە دایک و باوکی شەر تەسیری هەیە بۆ دایک و باوکێکی متعەسب بێنە یعنی مناڵەکانی وا فێرە بن ئەبێت دایک و باوک پێش مەکتەبیش بێ کاکە پێوێت دایک و باوک فێرکەی جارێ پێش هەموو شتێکە تەعەسوبی دینی نەبێ یعنی گرژنەوە سێ لە بەرامبەر ڕێیەکی دینی یا ڕێیەکی هین ئەمانە فێر بن ئیتر دوای ئەوە شتەکە زۆر ئاسانە بێ ئاسانکاریەکەش چییە؟ ئاسانکاریەکە ئەوەیە تەعامل لەگەڵ یەکە بە باشی بکرێ زیارەتی خەڵکی کە بکەیت تەعامل لەگەڵ خەڵکا بکرێ ینی یارمەتیە خەڵکی بن لە هەرەوە زیابێ لە هەر شتێکا بێ لە زراعەتا بێ ئەمانە لە دەرەوە وایە کاکە لە دەرەوە وایە ئەمەی هێشتۆتەوە لە مۆدلی دیموکراسیە ئەوەی تر یەکێکە لە بەڵێ باش مامۆستا فرانسیس تۆ جەنابەت خۆت لە نێو هونەرای هونەر توانیوێتی ئەمڕۆڵە بگێڕێ هونەر توانیوێتی وڵات تا حەدێ ئاچکە تا حەدێ ئێمە هەمومان بەیەکەوە ئیسلام و مەسیحی بەیەکەوە ئیژەکەین بەیەکەوە کارەکەین و ڕۆژە لە ڕۆژان فەرقی ئەومان نەکردووە ئەمە ئیسلامە ئەمە مەسیحی ئەمە یەزیدیە هەر شتێکە ئێمە تەلەبەمان هەبوو یەزیدی بووە فێری مۆسیقاشمان کردووە تەلەبە هەبووە مەسەلە ئیسلام بووە هەر فێری مۆسیقامان کردووە تەلەبە بۆ مەسیحی فێری مۆسیقامان کردو کە ئیتە موسەمای فەنی ئەو هەست بەو فەرقوشتانە ناکەیت فەرق نییە پێش هەموو ئەبێ فەنەکە پێشڕەو بێ بۆ فەن پێشڕەو بێ بۆ هەموو کارێکی تازە کە ئەو کردی معنایەوەیە شتەکە باشە بەڵام ئیتر خەڵکی شەیە متعەسیبە ینی بە شتێکەوە ئەیگرێ و تەعەسوبی هەیە لەگەڵ ئەمانە خەڵکیش دوای خۆیەوە فێری ئەو شتاکە ڕاست مامۆستا فرانسیس داوت شانازی شارێک بۆ ئێمە و بۆ هەموو ئەو نەوانەی تروات پیاوە بزانم لاانەرجێکی بۆ لە خوێنکارەکانت قۆناغی سەرەتایی یابووم لە کۆرسا بووم لە ئینی گۆرانی جوانەیەکێک لە ئاوازەکانی مامۆستا فرانسیسمان کرد بە گۆرانی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە گەورە بخەتبین کە لە لامان بۆ تەندروست باشی زۆرێک لەسەر دەستی مامۆستا بێگومان ئەمڕۆ لە نێو کای هونەردا کار دەکاو لە بواری ئاواز و موزیک و تەزیعی ئەو تەزیعی ئەو تەزیعی هانانی ئەو بوو دەستە خۆش